وەکو گەنجێکی هەڵەبجە زۆر خۆشحاڵم کە چەندها گەنجی چالاک و خۆبەخشمان هەیە لەم جیلە تازەیە کە زۆر کەس پێی وابوو ئەم جیلی ئایپادە جیلێکی فاشلە بێت هیچمانتیا بەسەر ناوێت بەڵام لە ڕاستیە ڕێک پێچوانەکەی دەرچوو و من زۆر خۆشحاڵم کە ئەو شتە ڕوویاوە و ئەلحەمدولیلا وزەیەکی زۆر باشمان پێەیە گەنجی ئێستامان خۆشەویستی نیشتیمان زۆر لە دڵیا چەسپاوە و هەوڵ بۆ بەروپێشچوونی خۆی و نیشتیمانەکەیەدا کاری خۆبەخشیش ئەچێتە چوارچەوەی بەرەوپێشچوون و خۆبەرە و خۆ پێگەیاندنەوە بۆیە زۆر دڵخۆشم کە خۆم و هاوڕێکانم ئەمڕۆ لێرەین و لە تێت بەشدارین و خۆبەخشیمان کردو. کاری خۆبەخشیەکان سەرەتایە کە بۆ ئاشنابوون بە دنیای کار و ڕاستەکەی زۆر گرنگە هەتاوەکو ئێمە شارەزاییەکمان نەبێت ناتوانین ڕاستەوخۆ دەست بەکار بکەین و ڕاستگۆ بم لەگەڵ تاژیانی ئێستا زۆر کات زۆر بە خێرایی تێ ئەپەڕێ مەجای ئەوە نییە تۆ لە هەموو بوارێکا کار بکەیت بەڵام ئەم کارە خۆبەخشانە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ ئەزمونێکی زۆر لە ماوەیەکی کەمە بەدەست بێنیت. بەعامەتەن گەنجانی هەڵەبجە دەوروبەری هەر هەمووی بگرێتەوە گەنجانی هەڵەبجە دەوروبەری هەر هەمووی بۆ پرۆژەکانی تر لە هەر ئیڤنت و لە چالاکی و لە کۆرت و هەرشتێکا بێ ئەوەی کە ئەم بەژاین کردوێت هەر هەمویان بە خۆبەشی کاریان کردووە واتوانێت ڕێگی ئەمانەوە ئەزمونێکی باش وەربگرین سکیڵێکی باش کۆ بکەینەوە بۆی لە دوایدا بۆ گەنجانی دوای خۆیان بەکاریان بهێنین و بەشیان بەخشین واتوانێت ڕێگی ئەم ئەزمونانەوە دواتر لە بۆ سیڤیەکانەوە بۆ هەموو شەی بەکاری بهێنین و ئەگەری وەرگێنی زیاتیشمان هەیە لەو شوێنەی کە بۆ سیڤیان بۆ دەبین. کاری خۆبەخشی وا لە گەنجەکە کە خۆشەویستی بۆ نیشتمان زیاد بێت و خۆشەویستی بۆ کەسانی دەوروبەر و بۆ گەنجەکانی و بۆ دوای خۆشی دوایی ئەو ئەزمەی کە پای کردۆ پێیان بڵێتەوە و ئەو ئاژ دووبارە و خۆیان لێ بێتەوە. بەڕێز مەحناز مزەفەر بەڕێز لەنیا فەریق من خۆم خەڵکی سی سادەقم و ئەو پرۆژە جوانانەی کە لە شای سی سادق کراوە تا ئێستا هەر گەنج کردوێتی دوو پرۆژتان پێڵم کە لەوێ لەلایەن گەنجانەوە کراوە بۆ پێی کە حکوومەت هەلی کار نادا و هەروەها ئێمەش دۆستۆزین بۆ خاک و نیشتیمانەکەمان و شارەکەمان بۆیە پرۆژی سەڵتنی شاخی سی سادق کە ئێمە چەند گەنجێ بووین هەڵسان بەکردنیەوە و هەروەها سەرچاوی ئاوی حەسارمان هەبوو کە بە شێوەیەکی زۆر یعنی ناشرین بوو تێکچوو بوو بەڵام بەهۆی ئەوەی کە گەنج هات ئیشەکەی گردە دەست و جوانی ئیستا بووە بە شوێنێکی گەشتیاری شوێنێکی زۆر جوان بێگومانەوەی کە ئێمە کاری خۆبەخشیەکەین یەکەم بۆ ئەوەیە کە خزمەتی شار وڵاتەکەمان بکەین و خزمەتی چواردەورەکەمان و هەروەها کارامەیەکانی خۆشمان بەرەوپێشین و ئەزموونی زیاترمانەبێت. سەرباری هەبوونی قەیرانە جۆراجۆرەکانی هەرێمی کوردستانە سەرباری هەمبوونی دۆخێکی سیاسی و ئابووری ناهەموار بەڵام بە خۆشحاڵیەوە هەست بەوەکە کە توێژی گەنجان ئینتیمایکی زیاد لە پێویستیان هەیە بۆ خاک و نیشتیمان بەدەستین بەگەشتمان بەدەمەوە هاتنی توێژی گەنجانە لە هەموو ئاسە جیاوازەکانی ڕۆشنبیری ڕەگەزە جیاوازەکان ئاینە جیاوازەکان بۆ چالاکی جۆراجۆرەکان ئیگە چالاکی ژینگەیی بێ یاخۆ چالاکی ڕۆشنبیری بێ یاخود چارەکێکی مەدەنی بێ چ لەسەر ئاستی حکومەت چ لەسەر ئاستی ڕێکخراوە نێوخۆی ئینتەرناشناڵەکان ئەمە بەڵگەیەکی بەهێزە کە گەنجان ئەیانەوێت دەست پێشخەری بکەن و ڕۆڵ ببینن لە باشترین دۆخی هەرێمی کوردستانە. هەست بەوە کە دۆخێکی ناهەمواری ئابووری سیاسی جوگرافیایی بۆ ئەم هەرێمە دروست بووە بەڵام کار لەسەر ئەوە کاکە پێکەوە وەکو تیم کار بکەین بۆ باشترکردن دۆخێک بە گۆڕانکاری ئەرێنی لە دۆخەکە بۆ دۆخێکی باشتر. کاریگەری باشی بۆ ئەوەی دوای ئەمانش گەنجێکی چاو لەمان بکات سانەی لەسەر گەنجەکە گەنجمەڵە ناتوانین نایکات نییە گەنجانی ئێستا ئەتوان ئیلهام بەخش بن بۆ نەوەی داهاتوو بە خۆشحاڵیەوە ئەتوان کاریگەری لەسەر نەوەکانی دیکە جێب بهێڵن و لە سەرەتایە هەستەکەی ژمارەی کەم بەشداری چارەکەەکانەکەن بەڵام دواتر لەناو خۆیانە خۆ بەخۆ گروپی جۆراوجۆر دروستەکەن و ئەمان ئەبنە ئیلهام بەش بۆ گەنجانی دیکە و هەمویانە تۆڕی فراوانیان دروست کردووە و هەر هەمویانەوە ئەیانەوێت گۆڕانکاری بکەن و ڕۆڵیان هەبێت لە
لەو چالاکی جۆراجۆرانی کەوتم لەسەر ئاستی ژینگەی لەسەر ئاستی مەدرنگ لەسەر ئاستی نیشتیمانی بنێو ژینگە جوگرافیەکانە هەیە.